چوونی هاوڵاتیانی بیانی بۆ شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی بێکێشە نییە. ئاشلی دیبال کە لە ئوسترالیاوە چوو بۆ سووریا لە کاتی گەڕانەوەیدا لە فڕۆکەخانەی ئەڵمانیان دەستگیر دەکرێت و دەدرێتەوە دەست دەسەڵاتدارانی ئوسترالیا. بەپێی یاسای ئوسترالیا کۆمەکردنی هەر ڕێکخراوێکی چەکدار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تاوان دادەنرێ. لە پاش 5 کاتژمێر لێکۆڵینەوە و پرسیار و وەڵام دەسەڵاتداران ئاشلی ئازاد دەکەن. بەڕاستی لە خۆشیاندا بڕوان ناکەم، ئێجگار خۆشحاڵم. بۆ ئێمە ئاشلی قارەمانە و شایستەی ئەوە نییە بگیرێت. باوکی ئاشلی لە فڕۆکەخانەی ملبۆرن چاوەڕوانی دەکرد کاتێک پۆلیسی فێدراڵی ئوسترالیا کوڕەکەی بۆ لێپێچینەوە دەبن. بۆ چەند کاتژمێرێ لەگەڵ پۆلیسی فیدراڵیدا بوو. بێگومان پرسیار وەڵامیان لەگەڵدا دەکرد. ئیتر ئازاد کرا بەبێ ئەوەی ڕوبەڕووی هیچ تاوانێکی بکەنەوە و دواتر لەگەڵ یەکەم فڕۆکەدا گەڕاینەوە. باوکی ئاشلی ناڕزایی خۆشی بەرامبەر ئەو یاسایی وڵاتەکەی دەردەبڕێت و ڕەخنەشی لێدەگرێت. ئەم یاسایی جەنگاوەرە بیانیەکان زۆر ڕوون نییە و ئەمەش گرفتەکەیە. ئەوانەی بەو یاسایەدا چوونەتەوە لایەن ڕوون نەبووە. هیچ کەسێک لی تێناگات، تەنانەت حکومەتیش لی تێناگات. هاوکاتی هەوڵەکانی دەسەڵاتدارانیش لە وڵاتانی ڕۆژاوا بۆ ڕێگەگرتن لەوەی خەڵک پەیوەندی بە ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامیەوە بکەن، هاوڵاتیانی هەندێک لە وڵاتانە دەچنە ڕیزەکانی یەکینەکانی پاراستنی گەل و هێزی پێشمەرگەی کوردستانیشەوە بۆ بەرەنگاربوونەوەی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی. داعش جێی مەترسیە بۆ جیهان، بەڵام مەترسیەکەی زیاتر سایکۆلۆژیە وەک لەوەی جەستەیی بێت. بەڵێ لە هەندێک شوێنی جیهاندا هێرش دەکەن. بۆ نمونە لە ئەمریکا ساڵانە 35,000 کەس بە توندوتیژی چەک دەکوژرێن، بەڵام لە ڕووی سیاسی و سایکۆلۆژیەوە داعش مەترسیەکی زۆر گەورەترە. هەندێکی تر لەو جەنگاوەرە خۆبەخشانە دەڵێن شەڕکردنیان لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا بەشێکە لە بڕوابوونیان بە پێکەوە ژیانی نەژادی و ئاینی وەک مۆدلێک بۆ فەرمانڕەوایەتی کردن. هاتوومەتە ڕۆژاوا تا لەگەڵ دۆستە کورد و عەرەب و ئاشووریەکانمدا بم، واتە ئەوانەی دژی داعش دەجەنگن. هیوادارم چەندێک بتوانم پاش بە جێگەیاندنی ئەرکەکانم بتوانم بگەڕێمەوە فەڕەنسا و بازە و ئەزمونانە بکەم کە فێریان بووم. هێشتا نەزانراوە ئایا دۆسیەکەی ئاشلی دەبێتە هەندێک بۆ وڵاتان تا ریفۆرم لەو یاسایانەیاندا بکەن کە هاوشێوەی ئەم یاسایی ئوسترالیان و شەڕکردن لە پێناو مرۆڤایەتیدا بە تاوان دانەنرێت.